هەر سەرپێچیەکە لە خۆتە سەرێشەیەگەگری لە خۆت ڕزقەکەت کەمە بێت لە خۆتە سوادوری لێ هەراسانە بێت. أبو بكر فرمي خواه رازي بيوت ما يبيغنبري خواه كيف النجاة بعد قول الله تعالى من يعمل سوءا يجزى به. خواه قولا برياري داوة هر كسي سەرپێچی بکا سزا ئادرێ. زۆر کورتە قسەکە. من يعمل سوءا يجزى به هەر کەسێ سەرپێچی بکا سزا ئادرێ. بەسەرێ تێ ناپەڕێ دڵ نیا بە چوو گویا گەورە جاوەتی پێغەمبەری خوا بە هەمومان نەفرۆکتین و هەمومان هەڵۆکەم و کورتیمان هەیە. فەرمی غەفەڕ الله لەکە یا ئەبا بەکر سێ جار. یەخوا خوا لێو خۆش بێ ئەبوو بەکر، یەخوا خوا لێو خۆش بێ ئەبوو بەکر، یەخوا خوا لێو خۆش بێ ئەبوو بەکر. ئەلەستە تەمڕەض ئەیوە نییە نەخۆشەکەوی، ئەلەستە تەنسەب ئەیوە نییە ماندووە بی لە دنیایە، ئەلەستە تەحزەن ئەوە نییە غەمباری دڵگرانی ڕووتیەکە، ئەلەستە توصیبکە اللەئوا و ناڕەحەتی و کەم دەرامەتی و ژیانی گران نایەتە ڕێ. فەرمی بە یا فەرمی ئەوەیە ما توجزوونە بێ ئەمەیە خوا کە مەبەستێتی. هەر سەرپێچیەکە لە خۆتە سەرێشەیەگەگری لە خۆت ڕزقەکەت کەمە بێت لە خۆتە سوادوری لێ هەراسانە بێت. حەسەنی بەسریە فەرمی ئینی لا ئەعصی الله تعالى وأعرف ذلك في خلق امرأتي. جاری وایە من سەرپێچیەکەم کەم و کورتیەکەم لێ لەگەڵ خوای سوبحانه وتعالى یەکسەرە بینم ژنەکەم لێ هار بوو. چییە مۆزۆ؟ ئەم خەتای تۆ نییە خەتای منە ئەسم دەزوێ جێگەم و دوور کە عسوەتی سەلاتە تەوبە کەم و داوای لێبوردن لە خوا کەم ژن لەوێ بێ بە خاشی داکرا بۆ ئەم بەینەتیەک چوو تاوانە. ما توادى اثنان في الله عز وجل فيفرق بينهما إلا ذنب يحدثه أحدهما. دوو کەس لەبەر خوا یەکتری خۆش ویست پەیوەندیەکە نەما ئیلا یەکێکیان تاوانێکی کردو بۆیە پەیوەندیەکە بچڕە. ئەجنا هەردووکیان لە ئاسی تاعەت و عیبادەتی چاکە بن قەت پەیوەندی نابچڕن.